بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله هاتینۆ خزمەتتان خۆشەویستانم لە دەرسی ئەمڕۆیە باسی خواردنی تەندروست دەکەین بالێمان تێک نەچێ ئێمە زنجیرەیەکمان هەبوو بە ناونیشانی بەرنامەی خۆراکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بابەتەکانی پێشوە بۆیە ناچینەوە سەرۆ زنجیرەیە دووباری ناکەینەوە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە تەندروستیەوە هەیە لێرانەیە ئیهێنین بەبێ دووبارەکردنەوەی ئەوانی پێشووتکان وایە هەر کەسێک حەزی لێی بۆ توانێت بگەڕێتەوە بۆ بەرنامانە و جۆلەیش بگرێ ئیسفادەیەکی زۆری لێکا بە پشتیوانی پەروەردگار ئەگەر جۆشی لێگرتووە دووبارەی بکاتەوە ئیسفادەکەی زیاترە بێ خۆشەویستەکانم لە هێڵفی ئیتینا لە خواردنی تەندروست و خواردنەوەی تەندروستە تۆ پێمانەڵێ چی ئەڵێ دەفرەکەت دابەشکە و هەر بە شەو تۆزێک خواردنی تێبکەوە و قزعەیە وا بێت تۆزێک خواردن لێرە و تۆزێ لەوێ و تۆزێ لە شەرەسات تۆزێ زەڵاتە لەوێ و دابەشی کە بەسەر دەفرەکەیە بۆ ئەوەی کە پێش ئەوەی کەم خواردنە مەعیدە تەحدیدی کا خۆت لەسەر دەفرەکە دیاری و کردە بێتەوە چییە خۆیت یعنی لەوە زیاتر نەخۆی شتێکی گەورە لە بەردەستانە بێ و بە کەیفی خۆت سنوورێکە نەبی وەختێ بزانی بڵێ ئای چیم کرد بە خۆم و ئەو هەمووم چۆم خوارد نە پێش ئەوەڵێ حازی خۆ حازرکە جوابی جەرەسی مەعیدە و بەرەوە هەر کاتێ برسی بوو شی زۆر بخۆ چکارە نەخۆیت عەرەق نەخۆیت مەتعلیماتەکانە خواردن تیکەی بچووک بخۆ وە زۆر لە دەم تا بیهێڵەوە و بیجاوە بەلانی کەمەوە 5 جار بۆ ئەوەی کە خواردنەکە بە هەزمکراوی بچێتە خوارەوە یاخود هیچ نەبێت بەشێکی هەزمەکەی لە ناو دەم و لە ناو ددان و لە ناو لیکەکەیان تاو کرد بێ دوای بچێتە خوارەوە بەڵێ مانە کۆمەڵە تعلیماتن کە لە تۆبەوە فێرێ بین دەستمان خۆش بێ و دەستیان خۆش بێ و سوپاسیانەکەین لەمە گەورەترمان هەیە با بزانین لەگەڵ تەندروستی خۆشەویستایەکە کاتەوە ئەم تعلیماتانە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر کاتێ بۆ خواردن دانیشتە بێ 4 مشکی دانیشتووە یاخود لەسەر چۆکی دانیشتووە وەکو شێوەی تەحیات سبحان الله ئەمە جوانترین و چاکترین و باشترین دانیشتنە بۆی کە ئینسان مەعیدەی یاخود سکی بنوشتێتەوە بۆ ئەوەی کە تەحدیدی خواردنەکەی بۆ بکە هەموو شتێک نەخوا و زۆر نەخوا و سنووردار بێ زۆر جار ئەم قاچەشی نووسانەوە بەسکیەوە بۆ ئەوەی کە سنووری دەسەڵاتی مەعیدەی و ڕێخۆڵەکانی کەم بکاتەوە بەڵێ حتا جۆری دانیشتنەکەش تەسیری هەیە لەسەر جۆری خواردنەکە بەڵێ خۆشەویستەکانم کە تۆشیتە سەر مێز و کورسیەک و ئاواسکی لە دەرەپەڕێنیت و مەعیدەڕە لێ بێنە بۆ چکە شتێک نییە سنوورێکی نییە ئێشتیش سنووری نەبوو ئارەزوو تەحەکومی پێوە کرد بەڕاستی قورسە بتوانی جڵاوەکەی بگری بەڵێ خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی کردووە کە ئینسان بە پێوەشت بخوا بە پێوەشت بخواتەوە یعنی ئینسان هەچەنێکی کردووە هەچەنێکی توانیوە لە زۆر شوێنە بینین پەلەمانە خواردنەکە کڕین و بە دەمڕێوەی خۆین کارێکی خراپە یاخود ئاوەکە ئەبین لەگە خۆمان هەڵێ قڕێنین بە دەمڕێوە ئەمەش کارێکی خراپە بۆیە هەرچیەکمان کردووە مادەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی لێ کردووە مەش نییە حرام بێ ناڵێ حرامە نە بەڵام هەرچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی لێ کردین بزانین بۆ تەندروستی خۆمان باش نییە بێ خۆمانی لەپارێزین تەنها ئەم مۆزوعەیەک ئیستیسنائیتیە ئەویش بۆ زەمزەمە ئینسان دەتوانێت زەمزەم بە پێوە بخواتەوە بەڵێ چونکە زەمزەم بۆ خۆی دەرمانە و شیفایە و ئینسان زەرەی لێ ناکە ئەجینا هەموو جۆرە خواردن و خواردنەوەیەکی تر بە پێوە مەکروهە و ئینسان خۆی لێپارێزێ باشە بەڵێ خۆشەویستەکانم ئەم مۆزوعە مۆزوعێکی علمیە مۆزوعێکە ئەگەر دیقەت بین ئەگەریان بە پێوە شتە خۆین و خواردنەکە ئەلێرەوە لەم بەرزیەوەدا ئەگەڕێ ئەچێتە ناو مەعیدەوە سبحان الله تقریبا لە 155 قورحەکان لە لەسەرکەی بیچەرایە لە بەشی سوڕانەوە و لە قەوسی مەعیدەیە ئەو شوێنەیە کە ڕێک خواردندا بەزێت و پیایە بۆیە ئەو شوێنانەی کە قورحەی تایە لە ناو مەعیدەیە تقریبا لە 180 ئەو شوێنانن کە باشەرتەن خواردن و ئاویان بەرەکەوێ هۆکارێک هیچیە نازانین پێویستمان بە بەحسی ترە بەڵێ بەڵام بۆی کە بەرچاوی جەنابتان ڕوون بێ ئەکرێ ئەم جۆرە خواردنەوانە بە پێوە ئەم کێشەیەمان بۆ دروستکە لەبەرەوە حکمەتەکەی بزانین یان نەزانین ئێمە موسڵمانین و تەسلیم بووین بە ئەمری خوا و پێغەمبەرەکەی و نابێت هیچ گومانێکشمان لەوە بێ ئەمە بۆ تەندروستی خۆمان باشە
ئەژنا چێ لەو کاتێ ئازانیوێتی خەڵک بە پاڵکەوتنەوە نانی خواردووە خەڵک دەمی ژەنیوەتە دەفرەکەوەکو ئاژەڵ پێش ئیسلام ئێستا ئیسلام ئەڵێ دین هاتۆ لەناو سەحرایەک و بیابانێک کاڵە تۆ بە پێوە نان مەخۆ ئاو مەخۆ چکە ئەزانی ڕۆژگارێ دروستە بێ خەڵک فاست فودی پێ و خواردنەکەی بەدەستەوەی بەدەم لەفۆ بەدەم ڕێگەوە بەدەم مەکتەبەوە بەدەم پیاسەوە ئەچێت خواردنەکەی ئەخوا ئەمەیە بۆ تەندروستی ئێمە باش نییە و ناکرێ بخورێ بەڵێ خۆشەویستەکانم بۆیە بینیت ئەمە خاڵێکە لە خاڵەکان خاڵێکی تر لەمە گرنگتر ئەوەی پێغەمبەری خوا فەرمێ أبرد الطعام الحار فإن الطعام الحار غير ذي بركة ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خواردنی گەرم ساردکەنەوە واتە خواردن بە گەرمین مەخۆن چونکە خواردنی گەرم بەرەکەتی تیانە نەک هەر بەرەکەتی تیانە سبحان الله واتە خراپ و زیان بەخشە بۆ لاشەش بۆیە بینیت ئەو قورحانی کە لە دەما ڕۆدەن لە بەشی سەرەوەی مەڵاشووا ڕۆدەن لە زمانە ڕۆدەن لەناو سوورێنچکا ڕۆدەن زۆربەی ئەو شوێنانەی خۆشەویستەکانم حەزەکەم ئەم قسەیەک و دوکوێ لە من وەرگرن زۆربەی ئەو شوێنانەی لاشە کە سەرەتانی تایە لە جۆگەی هەرسا ئەو شوێنانن کە خواردنیان تیا بەنگە بێ بۆ نمونە بینی سێرونچکە و مەعیدە ئەخیری مەعیدە ئەخیری کۆڵۆن ئەم شوێنانی کە خواردنیان تیا مایەوە ئەو شوێنانە معڕەزن بۆ سەرەتان بۆ چکە خواردن بۆ خۆی چونکە لە بیئەیەکی دەرەکیەوە هاتووە ژەنگ و شارەکەی لێرانەیە ئاڕێژێ لە هەر شوێنێکا کۆنتاکتی هەبوو لەگەڵ جۆگەی هەرسا لەگەڵ پەردەی ناوپۆشی جۆگەی هەرسا ئالێوانەیە تووشی کەشەتەکە بەدایخۆ ئێمەش وڵاتێکین پەلەمانە چایەکی گەرم گەرم لە قوڵپی قۆریەکە بۆم تێکە جا بووی تیەکەی پەلەیەتی چۆن بیخواتەوە جاڵەستی چیلیەکە فویلیەکە یاخۆی بەو گەرمیە خەڵێ قوڕێنێ نازانێت چی سووتانوە نازانێت چ زەرێکی لێیاوە خۆشەویستەکەم ئەم سووتانە زۆر خەتەرێکی گەورەیە ئینسانە بێ زۆر وریای بێ زۆر ئاگادار بێ بەمە هەڵ نەخەڵەتێ کە وەڵا ئەمە خۆشە ئاوا بخورێتەوە لە هەندێک وڵات هەیە چا ئەسڵەن هەر بە ساردیە خۆن نەخێر سەوڵیشی تیەکەن ساکەنە بینین هەندێک شوێنە بینن چای هەیە لەناو بەڕادا دایناوە ئەمە ئێمە تەنها ڕاهاتنیەکە خۆمان پێوە فێر کردووە ئەژنا ئەمە هیچ ئەسڵێکی نییە و غەڵەتێکی گەورەیە بەڕاستی نابێت لەم و دوا پیادەی بکەین بەڵێ خۆشویستەکانم بۆ چونکە ئێمە لە ئاگر دروست نەبووین هەتاوەکو شتی ئاگراوی بخۆینەوە هەتاوەکو شتی گەرم بخۆینەوە دیقەت بن دایکە عایشا فەرمێ ئاگر لە ماڵی پێغەمبەری خوا ناکرایە صلی الله علیه وسلم ئیلا مەگەر گۆشتمان هەبوایە واتە باشتێکی ترتان پێ بڵێن بەس توخابینی خۆمان بێ ئەزان ئەو هەموو ئاگر و مەنجەڵ و کوڵان و خواردنەی کە ئێمە ئیخۆین وەڵڵاهی لە ئێستا و لێمە بێسێنیشی تەندروستی نییە هەموو ڕۆژێ دوو مەنجەڵ سێ مەنجەڵ لەسەر ئاگر دوو ژەمە ئەمە گەرمەکرێتەوە ئەخورێ خۆشەویستم ئێمە لەو خاکە دروست بووین باشترین شت بۆ ئێمە ئەوەیە کە مباشەرەتەن لە خاکەکە بەبێ دەستکاری مرۆڤ بەبێ ئاگر بەرکەوتن ئیسفادەی لەیەکی بۆیە زۆر وریابن تەنانەت شیریش نابێ بگاتە دەرەجەی سەد ئەبێ پاستۆرایزیشن بکرێ ئەوەی کە ئێمە ئەیکەین هەڵەیەکە ئەبێ ڕاست بێتەوە ئەمڕۆ خۆمان ڕاست ئەکەینەوە یان بەیانی توپ بۆمان ڕاست دەکاتەوە بۆیە زۆر وریابن ئاگاتان لەوە بێ ئەو خواردنە گەرمانە یەکێکە لە شتە زیان بەخشەکان نابێ نزیکی کەبین هەر کاتی ئەم شتە گەرمانەشمان خوارد کاکە ئەم ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون هاتۆ چاکە بە گەرمی هاتووە قاوەکە هاتۆ بە گەرمی هاتووە قوبوڵمانە داینێ تا سارد دەبێتەوە مەچۆفی پیا بکە چونکە بەڕاستی ئەمە دەلالت داوا کاکە ئینسانەکە ئەم پیاوە مرۆەتی کەمە پەلە پەلە ئینسانێکی شپرزەیە لیگەڕ هەتاوەکو شتەکە سارد دەبێتەوە توای بە ئیسراحەت بیخۆ مەچۆ فویلێکە چونکە ئەم فۆ دۆمۆکسیدە ئەم فۆ میکرۆبە کە تۆ ئیکیتەوە بەسەرمە دوای ئیکیتەوە دیسانەوە جۆگەی هەرست ئەوەی کە لە هەناستەوە هاتۆ دیسانەوە ئیکیتەوە ناوە بەڕاستی ئەمە هیچ ئەسڵێکی نییە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ نەها عن النفخ في الطعام والشراب پێغەمبەری خوا نەهی کردووە کە خواردن فوی لێ بکرێ لیگەڕێ با بە طەبیعەتی خۆی سارد بێتەوە ئەگەر خواردنی گەرمت خوارد ئەگەر نەتخوارد باشترە دواتە پێغەمبەری خوا سان فێری کردوین کە خواردنەکانمان یاخود خواردنەوەکانمان بە سێقم بخۆینەوە فەرمووشێتی هو ئەڕوا و ئەبرە و ئەمرە ئەوە توینێتی باشترشکێنێ سەلامەتری سوسوکتریشە واتە کە نانێکە خوارد کە خواردنێکە خوارد کە شلێکە خوارد مینێ بەسەرتەوە تا تاوا بێنە قومێک لە دەمتی دوورخەرەوە قومی دووەم لە دەمتی دوورخەرەوە قومی سێم لە دەمتی دوورخەرەوە بۆ ئەوەی کە بزانی ئەوەی کە تۆ ئەی خۆی ئەمە جارێ چییە خۆشەویستەکەم
یعنی زۆر جار بینی ومانە مناڵێ نەوت دانراوە لەویانەیە کە سەری پێوە ناوە حتا وەکو مەعیدەشی نەسووتانوە لی نەگەڕاوە حتا گەیشتۆتە سیەکانی. ئەمە غەڵەتە دوای پێزانی و ئەم مادەیە چییە. یعنی ئێمە بەو حاڵەتە تێزابیش بخۆین وەستی پێ ناکەین هەتا هەمووی تەواوەکەین. بەڵام ئەگەر ویسمان زەرەرەکەمان کەم بێ قومێک جارە بزانێت تامی چییە. خۆ تۆ بەس لە ئەخیری خواردنەوەکەتا هەست بە تامەکەیەکی ماستایە بنێ بەسەرتەوە هەستی پێ ناکەی حتا هەمووی ئەڕوا دوای وڵای درژ بوو وڵای خۆش بوو وڵای دوای هەستی پێیەکەیت لەبەرەوە هەستەکان دابەشکە چێژەکان دابەشکە تو ئێستا شتێکە و کاتی خۆشیتە کاتی یعنی ئاوەدانکردنەوەی لاشەتە کاتی ئاودانی جسمتە کاتی توینوشکانتە لەبەرەوە محاولە بکە ئەو شتانە بەقوم بخۆیتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەک هەر ئەمە بەقوم خواردوێتەوە بەڵکو کە شلەیەکی خواردبێ کانە یەموسه مەسا ئەها خۆمان کە شتێک جارێ ناوێنین دەمی بۆ بەرین مەشینە بەسەرتەوە هەڵی مژە لەجێتەوەی کە هەوا بکەی بەسەریە نە هەوای دەروی لەگەڵا بێنە چەند شتێکی جوانە ئەمە پێوتێت تێست چێکێکێکی بزانانی ئەم خواردنە جارێت چییە ئەم خواردنەوەی چییە گەرمە ساردە تیژە تاڵە تفتە بەڕاستی زۆر ئیسفادەی لێکرێ و ئینسانەکان ئەتوانن بەم شێوەیە گەورەترین چێش و گەورەترین تەندروستی بەبێ زیان لە خواردن و لە خواردنەوەکانیان ببینن. بەڵێ خۆشەویستەکانم بۆیە سنەتە ئینسان کە خواردنی خوارد پێغەمبەری خوا فەرمێ ئیذا وضع العشاء وأقيمت الصلاة فابدأوا بالعشاء. آخر حديث أفرمي هر كاتي خواردنتان دانا هر كاتي خواردنتان را وكاتي نوێژیش هاتە پێشەوە نوێژی عیشا چی بکەن ئێوە باشە هەستن نانەکەتان بخۆن واتە مەڵێ وەڵا با نوێژەکە لە کۆڵکەینەوە دوای نانەکە بە ئیسراحەت بخۆین نا نانەکەت بخۆ بۆ چونکە ئێستاکەنە جەرەسی مەعیدە لە یاوە خواردنەکە و بینیوە و شتیا و چۆتە سەری لە لیکە ڕژێنەوە لە ئەنزیمەکانی مەعیدەوە هەر هەموو ئێستاکەنە ڕژا و خۆی حازر کردووە کە تۆ ئەچی خۆ بە نوێژ و مەشغوڵەکەی کە نوێژ لە خواردن گەورەترە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم هەستن نانەکەتان بخۆن بۆ چونکە مەعیدە ئێستاکەنە و ترشەڵۆکە ڕژێ بەسەر چی ڕژێ بەسەر دوانزەگرەیە تووشی قورحە ئەبی دواتر جارێکی تر کە خواردنی بینیەوە چاو باوەڕ پێ ناکە جارێ لیکە بە ناڕژێ لە جارێکی دروی لەگەڵ کردم خواردنیش هەبوو بینیشتم بە چاوی خۆ بکە هیچیشی دەخواردنەیە چوو نوێژی کرد بۆی ئەم زەرەرە دووبارە نەبێتەوە چیەکەیت هەڵەسی بەجێی پێغەمبەری خواکی صلی الله علیه و سلم نانەکە بە ئیسراحەت خۆیت دوای هەڵەسی نوێژەکە بە ئیسراحەت تر ئەکەیت بۆ ئەوەی کە جوڵەیەک بکەیت دوای خواردنەکە نەک خواردنەکە بخۆیت و اینجا بڵێ وەڵا الحەمدوللا نوێژی عیشاشم کردو یان نوێژی مەغریب کردو و ئیتر هەڵناسمەوە جارێکی تر و لیپاڵ بیتەوە و خەو بێگرێ. باشە خۆشەویستەکانم سەرکەوتوو بن و خوای گەورە نمونەتان زۆر کا و خۆشحاڵم لە خزمەتتانە هیوادارم ئینشاءڵڵا ئەم قسانە گوێیەکی کراوەی بینی بێ بۆ ئەوەی کە لاشە بە تەندروست بمێنێتەوە تەندروستیمان لە تەندروستی خۆشەویستەوە نزیک بێ. السلام علیکم ورحمة الله وبركاته.